ئێمەش بە خۆشحاڵیەوە پێمان باش بوو کە هەردوو فراکسیۆنەکە یەکێتی نیشتمانی کوردستان و بە زۆربەی کوردستان یەک بگرێتەوە لە کۆبوونەوەی کە لە پێشان کۆبوونەوەیمان کردو ئەمە کۆبوونەوەی دووەمە لە کۆبوونەوەی یەکەم کە ناوی فراکسیۆنەکە دانرا و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکە و جێگیری فراکسیۆنەکە و بڕیاردەری فراکسیۆنەکە سەرۆکی فراکسیۆنەکە لە یەکێتی نیشتمانی کوردستان دەبێت جێگیری سەرۆک فراکسیۆنەکە لە بزودنەوەی گۆڕان دەبێت و بڕیاردەری فراکسیۆنەکە لە یەکێتی نیشتمانی کوردستان دەبێت. ناوی فراکسیۆنەکەش نوژیان دەبێت کە پێشنیار دەکەین کە ئەم بڕیارەیەکی ئێمە داومانە لە هەردوو فراکسیۆن یەکێتی نیشتمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان بۆ سەرکردایەتی سیاسی هاوبەش دەنێرین بۆ ئەوەی کە پەسەند بکرێت و لە زووترین وەختدا کە کاری پێ بکرێت ئێمەش لەسەر ئەو پەسەندکردنە کاری لەسەر بکەین. لە کۆبوونەوەی دووەم کە ئەمڕۆیە پێمان باش بوو کە هەردوو لایەن یەکێتی نیشتمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان هەریەکە و پرۆژەیەکیان دەبێت لە هەردوو پرۆژەکەدا ڕێکەوتین لەسەر پرۆژەی یەکێتی نیشتمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان کردمان بە یەک پرۆژە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت و پێشنیارمان کرد بۆ سەرکردایەتی سیاسی هاوبەش بۆ ئەوی پەسەند بکرێت و ئێمەش کاری لەسەر بکەین.